گەرتا ئێستا هەروات زانیوە بامبۆ بە تەنها لەناو ئاودا دەژیت ئەوە وەرە بینەری ئەم ڤیددیۆیە بە ئەوە بامبۆیە یاخود عەسا موسا لە لای زۆرینەمان ئاشنایە و لەوانەیە لە زۆرینەی ماڵانیشدا هەبیت. هەمومان دەزانین بامبۆ بەو شێوازە لەناو ئاودا دەندرێت. ئەوە شوشەکەیتی و ئاوی تێدەکەی و بامبۆی لەناو دادەنەی. لە زۆرینەی ماڵان بامبۆ هەیە و بەو شێوازە دانراوە. جیا لەو شێوازە سەرەکیەی بامبۆ دەتوانین لەناو خۆڵشدا پەروەردەی بکەیت. وەرە پێشکاکە ئەوەی ئێمە کە دەیبینی سێ بامبۆمان هینایە لە پیتمۆس و پێرلایتماندایە پێشماوەیەک. ئێستا ئەگەر تێبینی بکەن گەشەی نوێمانێت تەماشای هەموو گەشە نوێ بکە. بامبۆ لە ژێرەوە زیاد دەکاتن فەرخە دەکاتن وەک دەبینن بە تەواوی تەندروستە و لە گەشەدایە دواتر ئەو لکانە بەرز دەبتەوە تا ئاراستەی داکانەکان و جوانیەکی زۆر تایبەت دەبەخشێت. بامبۆ یاخود عەسا موسا وەک گوتم دەتوانین لەناو خۆڵیشدا پەروەردەی بکەین. هاوە گەشەی نوێ ئەوە نوێترین گەشەیتی ماشەئەڵڵا کەواتە تەندروستە و لە گەشەدایە لە بنەوە بە تەواوەتی. هەر بۆ زانیاریتان بامبۆ لە خێزانی دراسێنیایە ناوە زانستیەکەشی دراسێنیای ساندریانایە. ئێستا بەیەکەوە بینەری شێوازی دانانی دەبین لە ناوخۆڵ کە زۆر ئاسانە. لەگەڵم دابن. ئێستا ئێمە دەست دەکەین بە چاندنی ئەو سێ بامبۆیە بە هەمان شێواز. بزانین پێویستمان بەچ دەبێت ئینجانەیەک بەو شێوازە و لەگەڵ خۆڵی باش خۆڵی خەفیف ئاگادار بەم خۆڵک ناتوانانی بەکاربینی. ئەوە پیتمۆس و پێرلایتە و باڕێژەی پێرلایتەکەشت زیاتر بیت. دواتر دەین بە پارچەدارێک یاخود قەمیشێک شوێنەکانی بۆ خۆش دەکەین. ئەوە یەک ئەوە دوو لەوەی بە هەمان شێوازی ئەوی تر دەرچێتن ئەوە سێ بامبۆیەکان دێنی ئە بۆ شێوازە تەماشایکە ئەوە ڕەجی حازر بۆی ئەزیەت نەخوارەگەکانی بۆیە بیدایەت شوێنەکەیمان بۆ خۆش کرد. ئەو شێوازە دەوریت دەی هەر سێکیان زۆر ئاسانە. بامبۆ بە ئاسانی دەتوانین لە ناو خۆڵ پەروەردەی بکەیت. دووبارەی دەکەمەوە لە خێزانی دراسێنیایە و ناوەزانستەکەشی دراسێنیای ساندریانایە. ئێمە پێشتر ئەو سێ بامبۆیەشمان ئەویان کاکە تەسویرکە هەر بەو شێوازە لێداوە. دواتر ئاودانیەکی چاچی لە بۆ دەکەین ئاوی نادەینەوە تا خۆڵەکەی ژێری وشک دەبتەوە وەک هەموو گوڵەکانی دیکە. دوای ماوەیەک دەبینی دەست دەکاتن بە گەشەکردن لە ژێرەوە فەرخە دەکاتن لەسەرەوە گەشە دەکات و زۆر تەندروستە و هیچ کێشەی نییە. کەواتە جیا لەو شێوازە سەرەکیەی کە بامبۆ لە ناو ئاودا دەندرێت دەتوانی لە ناو خۆڵش پەروەردەی بکەی و زۆریش سەرکەوتووە و جوانیەکی زۆر تایبەتیشی هەیە. بە هیوای سوود بینین هیوادارم ئەگەر سوودێکی کەمیش بێت گەیاندبم لایکی پۆستەکەش لەبیر مەکەن.